صد بارم هاتینە وڵاتان چاوێک بێک تاماشکەین گۆرانی ماڵمان ماڵەسێ ئێستا باریشی کردو تەوان دووبارەکەنەوە لەسەر داواکاری کاکە فەرمان بەریتانی واتە فەرمان بازیانی خۆشەویست و کاکە فاکە ڕەباتی خۆشەویست و فقط بۆ عەشەتی ڕەباتی خۆشەویست شێخ ڕەباز خۆشەویست شێخ ڕەبازی قەیوانی چاومانی شێخیان طبعا دووبارە سەد بارالێن بەدەسوفەرجە ڕەنگینەکەی کاکە ئارامی خۆشەویست ئەبێ ڕەحکاتە بەری ئەبێ لەوە کە دەنگدانە زیاتر بێ فقط ئەمە بۆ بەریتانیەکانم بۆ پشت و پەنای خۆم کاکە ماکوانی خۆشەویست و کاکە گۆرانی خۆشەویست جزئی دوی سیراش غیرانی چاومان ماکەی گیان گیان ڕاژان خەباتی گیان ئای کەم یەکەم بڕۆ تخوا دڵی گیانە کەم یەکەم بڕۆ کەم خۆ بنوێنایە کەم خەمی عالەم خانم بەسەر ما بێنە کەم خەمی عالەم ترە بەسەر ما بێنە ئەی ڕۆ 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 لەما وەیلایە ڕۆ 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 لەما وەیلایە کافر بەزەی شەمە بۆ بە منانایە کافر بەزەی شەمە بۆ بە منانایە ئەی تۆ شەیتانی کافر چۆن بەزەی بێدەکەن هر کاتای لمن راجع يتوي توش لولا وتقاور رنجي بوربه هاي بشي هاي بشي استاذ
لەو باخن بژین هەمیشە لە خۆشیان بن بۆ برایزم خۆشەویستم ماکەی برا بژین بۆ مامە گۆرانی خۆشەویست سڵاو لەو هەیکەل و قیافە ئەو ناسم تەواوە حەلا حەلا هادي كاكا سريازي خوشويس سرياز كلاري خوشويسو كاكا ركاني دلاك نسداوا كاكي كاكا فرمان بريتاني شاي ماشكا كاكا بو باريا برام باروي جان ضلماني بار كارباتي وعشقي رباني لا 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 شير موجوابو لا لا شر موجوابها شجوان وبالا يا بيك وجوابها يا اخوانا مين تملد اليران يا اخوانا مين تملد اليران رمي رواكا لجيك شيران رمي رواكا لجيك شيران ريال مرويح ريال مرويح وفدار مرويح ريال مرويح وفدار مرويح نوري هو شيخ بازي حيواني نوري هلا 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 هو كاكا باواني خوشويس باوان رباطي بجين